شێوازی دەستنوێژ خوای تەعالا لە سوورەتی مائیدە لە ئاەتی 6 لە قورئانە خوای تەعالا باسی فەرزەکانی دەستنوێژمان بۆ ئەکا. 6 شتە عەرزیشم کردن جارێکی تر. خوای تەعالا لە قورئانە ئەفەرمێ یا ئەیوهە الذین ئامنوا إذا قمتم إلى الصلاة ئەگەر هەڵسیان ئەگەر نیەتتان هەبوو کەوابوو یەکەم فەرز نیەتە ئەگەر نیەتی نوێژتان هەبوو هەڵسان چی بکەن؟ یەکەم شت نیەت ئەبێ نیەت لەناو دڵتا هەبێ یعنی نیەتی ئەوەت هەبێ نوێژەکەی نیەتیش وەدەم ضرور نییە وتنی و ئەسڵەن هەندێک لە عولەما ئەڵێن هەر باش نییە یعنی شتێکی زیادەیە شتێکی داهێنراوە ئەسڵی نییە. پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕۆژە نەیوتووە من نیەتمە هەڵەسم دەستنوێژەکەم هەڵەسم نوێژەکەم نە تۆ کە هەڵسیایی لەناو دڵ تۆ نیەتەکەیە چی بکە؟ فەرز یەکەم نیەتە. دووهەم فەغسیلوا وجوهەکم وأيديكم إلى المرافق فرزي دوم دم چاوت أبي هبشوي يعني أجر تو دزنيوش بقري أبي أم ششتا لدزنيوشكتا هبي أجينا دزنيوشكت دروس نيتي دزنيوش دواء أو دم چاوت بشوي بجواني يعني بجواني دم چاو بشوي بشي لشوري مكة بجواني دم چاوت بشوي زيادة الربيش مكة سيجار أو هل يكجار فرضة سيجاري سنته أو هل ديت دم چاوتا لقجي سرتوا حتى وكو جيري شناكت بجواني سيجار أي شوي وأيديكم إلى المرافق أمجا دستانيش لقل قرناسكيشا يعني أبي أنيش كانوا قرناسكيشي لقل أبي بجواني دست ديت بر آوكر آوان لكوري ناكي سيجا زيادة الخرابة بلاميات دو تاسي أبي بجواني تريكي هموي دعاء أو خوي تعالى أفرمي وامسحوا برؤوسكم مسحي سر أمجا مسحي سر تان بجوان ردن مسحي سر يسمن عمامة لسرماية يا كلاوك لسرماية أليرا ودس هربان عمامك أي بما بش سرم أي هين مو دس يتر تو كسرت الروتا أي بيت بش سرتو أي هيني توا عندك كسر واك أما مسحي سر نية برينا بۆچوونێکی غەڵەتە پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن کردوێتی ئاوای کردو مەس پشت دەستی بردوتە پشت سەری هێناوێتیوی ئەوە مەسحی سەرە دوای ئەوە گوێچکت مەسحەکەی ئەمجا خوای تەعالا ئەفەرمێ وەئەرجولەکم إلى الكعبين و پێتیش ئەشۆری حەتاوەکو لەگەڵ قاپەڕەقەشە يعني قاپەڕەقەشی لەگەڵا بێ ئەم ئیلا بە معنای ئینتیهای غایە نییە بە معنای مەعە هاتووە لە زمانی عەرەبیە يعني پێتیش بەجوانی ئەشوی پەنجەکانی پێت بە تایبەتی ئەوانە زۆر تەئکیدی لەسەر کراوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕۆژێک بینی هەندێک لە سەحابەکان دەستنوێژەگرن پاژنۆیان باش ناشۆرن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی وەیل بۆ ئەو کەسانەی پاژنۆی باش ناشۆری وەیل بۆ ئەو کەسانەی کاتی دەستنوێژەکەن نازانن دەستنوێژ بکەن بە جوانی نایگرن ڕۆژێکیان ئیمامی عوثمان رضی الله عنه ئەمیری ئیمانداران عوسمانی کوڕی عەفان خەلیفەی سێیەم لەناو بازارە لە شوێنێکی بەرزە فەرمووی ئاوم بۆ بێنن قاپی ئاویان بۆ هێنا لەبەر چاو فەرمووی ئەوەی نازانێت ئەو تەماشام کەن با دەستنوێژی پێغەمبەرتان پێ بڵێن پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن دەستنوێژی گرتووە ئاخر خو هەیە نایزانێت چی ئەکەی لەگەڵێ هەیە قورئانی نەخوێندووە یا نایزانێ بیخوێنێتەوە و نایزانێت سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم نازانێت جا ئیمامی عوثمان دەستنوێژی پێغەمبەری گرت بەم شێوازەی کە عەرزتانیەکەم ئەو شەشەی کە باسم بۆ کردن لە ئاەتەکە نیەت دەم چاو شۆردن باڵ شۆردن سەرمەسحکردن پێشۆردن و تەرتیبەکەشی ئەوە فەرزەکانی دەستنوێژە ئەمەشی کە عەرز یەکەم فەرز و سونەتەکانیشێتی ئیمامی عوسمان دەستنوێژی کرد چۆن گرتی یەکەم جار دەستی نەکردە ناو ئاوەکە بەڵکو قاپەکەی لار کردەوە سێ جار دەستی جوان شۆرد دوای ئەوە ئاوی سێ جار هەڵدایە دەمی ئەمجا ئاوی هەڵدایە لوتی سێ جار پاشان دەمچاوی بە جوانی شۆرد سێ جار پاشان باڵی سێ جار لەگەڵ قورناسکە ئەمجا باڵی چەپی بەڵا یەکەم جا باڵی ڕاست ئەمجا باڵی چەپ ئەمجا مەسحی سەرەکەی ئەمجا پێی ڕاست سێ جار ئەمجا پێی چەپت و تەئکید لەسەر ئەوە کراوە کە پەنجەکان بینی پەنجەکان و پەنجەکانی پێ و ئەمە دەستنوێژی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم وفرمويتي إمام عثمان فرمويتي بيغمري خوا فرمويتي
من توضأ نحو وضوء هذا هر کسی تماشای ام اجر گوریه بکن هر کسی وکو ام دزنیوژی من بگری اما ایسا عجزتانم کرد ثم قام فركع ركعتين لا يحدث فيهما نفسه غفر له ما تقدم من ذنبه هر کسی آوا دزنیوژی کی جوان بگری باشترین دزنیوژ او بوا ایسا عجزم کردن هر کسی بیگری و پاشان هەڵسێ دوو ڕکات نوێژ بکاو داڵغەی لێ نەدا بیر بەم لاو بەولایە نەبە خوای تەعالا لە چی گوناحی خۆشە بێ یعنی ئەجرەکەی زۆر گەورەیە یعنی بەڕاستی حەقە ئێمە هەوڵ بدەین ئینشاء الله لە دەستی خۆمانی نەدەین حەدیثێکی ترتان عەرزەکەم لە پاش دەستنوێژ تەماشای ئەم حەدیثەکەن کە لە بوخاری و مسلیمی شاهاتووە و زیادەیەکیشی هەیە ئیمامی ترمذیی گەڕێتەوە ئەفەرمێ پێغەمبەری خۆشەویستمان ئەفەرمێ صلی الله عليه وسلم عمەری کوڕی خەتابی گەڕێتەوە ئەفەرمێ من توضأ فأحسن الوضوء هەر کەسێ دەستنوێژ بگرێ بە جوانی پاشان ثم قال أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له دەستنوێژی جوانی کرد دوای دەستنوێژەکە وتی أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله شاهدتي أدم كخواي تعالى تاكو تنيايو خواي تعالى خدا سبحانه وتعالى تاكو تنيايا شريكين شاهدتي أدم محمد عبدي خواي وبيغمري خواي پاشان زيادة كيشي هي للاي إمامي ترمذي بلام لبخاري مسلم هر أولانية حديثك زيادة كيشي أيش ولا جري بلي اللهم اجعلني من التوابين واجعلني من المتطهرين خواي جان لتوبة كارانم حسابك ولا باكو خايبنا كانم حسابك هر كسي أما بلي لدعاء دازنوش بيغمر أفرمي صلى الله عليه وسلم فتحت له 8 أبواب الجنة للروايات كتيرة فتحت له أبواب الجنة 8 يدخل من أيها شاء هر هش درگاكي بهشتي بو أكليته ولا هر كامل يچيته جورو بچيته جورو